بۆ تاوتوێکردنی زیاترین بابەتە بۆی بزانین ئایا ئەم بۆ درێ قەدەغە دەکرێت لە بازارەکان کۆ دەکرێتەوە یان نە. ئێستا دکتۆر گۆڤەندڕەوەند بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمدایە. سڵاو لێ بە کاک دکتۆر، دەمەوێت بزانم ئایا ئێوە بڕیار دەدەن کە ئەم بۆ درەیە کە دەنگۆکانی لەبارەوە بڵاو بۆتەوە لە بازارەکاندا قەدەغە بکەن؟ سڵاو لە بەڕێزت دکتۆر، سڵاو لە بینەران و سپاس بۆ کوردستان 24. سەبارەت بەو بابەتە دەمەوێت بگەڕێمەوە سەرچاوەی دروستبوونی هەواڵەکە کە لە چاری 2020 دەستگای توێژینەوە لەسەر ئەو بەرهەمانەی کە دەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجە کە بە ناوی International Agency for Research on Cancer کەوە بەشێکە ئەو دەستگای لە دەستگای WHO دەستگای تەندروستی جیهانی تێدا ئاماژێ بۆ کردووە کە هەر بەرهەمێک تاڵکی تێدا بێت، تاڵک مادەیەکی کیمیاویە، تاڵکەم پاودەر دەبێتە هۆی دروستکەری شێرپەنجە واتە کارسینۆجینیک. لە دوای ئەو هەواڵەوە تاوان تاڵک لە هەموو بەرهەمێکی با بڵێن جوانکاری و کۆزمەتیکدا هەیە، بە تایبەتتر ئەو هەواڵە زیاتر بێبی پاودەری گرتەوە کە کۆمپانیای دروستکەری جۆنسن ئەند جۆنسن دروستی دەکات. بۆیە ئەم کۆمپانیای لە دوای ئەو هەواڵەوە ڕاگەاندراوە چ بڵاو کردەوە لە بەرەوەی بێبی پاودەر بیسی ئەو پاودەرە زۆرترین تاڵکی تێدایە. بۆیە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی و خەمخۆری ئەو بەرهەمەیان هەڵسان بە بڵاوکردنەوەی ئەو ڕاگەاندنە کە گوایە ئەوان هەڵدەستن بە دووبارە پێداچنەوە بۆ بەرهەمەیان لەوەی بڕیاری کۆتایی لەسەری بدەن. بۆیە یەکەم شت ئەوەی کە کردیان لە بەرەوەی کۆمپانیاکە خۆی کۆمپانیایەکی زلهێزی ئەمریکیە، یەکەم شت لە ئەمریکا و لە کەنەدا ئەو بەرهەمەیان ڕاگرت. بۆیە ئێستا کە لە 11/8/2022 با بڵێن گەیشتنە ئەوەی کە ئەو بەرهەمەیان بگۆڕن لە تاڵکەوە بیکەم بۆ کۆرنستارچ واتە بیکەم بۆ نیشاستە بیسە ئەساسیەکەی یاخود بنەمایە پاودەریەکەی بگۆڕم بۆ مادەیەکی سروشتی کە کۆڕن و با بڵێن بە کوردەکەی گەنمەشامیە. بۆی لەو هەواڵە خۆیان بە دوور بگرن. تا ئێستا نەسەلمێنراوە بە سەلمێنراوی تاو کە گوایە ئەو بەرهەمە ببێتە هۆی دروستبوونی شێرپەنجە. تاوان شێرپەنجە ئەگەر بێت و ئەو هەواڵە پژڕاستکرێتەوە ئەوە هەم ئەو دایکەی کە بەکاری دێنێت بۆ مناڵەکەی هەمیش مناڵەکە مەترسی لەسەر دەبێت لەبەرەوەی ئەو پاودەرە بە شێوەیەک کە تۆ بۆ مناڵەکەی بەکار دێنیت ئەوە هەڵی دەمژی کە هەڵی مژی ئیترەوە دەبێتە هۆی دروستبوون لە شێرپەنجە لە سنگ و لە با بڵێن سیەکان. ئێمە وەکو بەڕێبەرایەتی کۆنتڕۆڵی جۆری دەرمان کاک دکتۆر بەڵێ دکتۆر دەمەوێت بزانم کە ئەم دەرمانە لە 2020ەوە لە ئەمریکا و کەنەدا ڕاگیراوە، فرۆشتنی ڕاوەستاوە و ئەم دەرمانە بە کوالیتی کۆنتڕۆڵ و بە بازگەکانی کوردستاندا دێتە ناوە بۆ بازارەکانی کوردستان. ئێوە چۆن ڕاتان نەگرتە بوو تاوەکو ئێستا؟ بەڵێ دەمەوێت بێمە سەر ئەمە لەسەر ئاستی جیهان باسمان کرد بینە سەر کوردستان. ئێمە لە بەرەوەی بابەتی جوانکاری و کۆزمۆتیک بابەتێکی تازەی لە بازارەکانی کوردستان کە ماوەی 10 ساڵێکە بەرهەمەکان دەبیندرێن. تا ئێستا بەپێی ئەو یاسا و ڕێنمایە کارپێکراوانەی کە لە کوردستاندا هەن بە تایبەت لە وەزارەتی تەندروستی تایبەت نەکراون بۆ یاخود ڕێنمایی تایبەت نییە بۆ بابەتانە. ئێمە لە هەماهەنگی تاوادان لەگەڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی کە ئەو بەرهەمانەی جوانکارین بەڵام بە مەبەستی پزیشکی بەکاردێن زیاد بکەینەوە پۆلێنیان بکەین بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆڵی زیاتری لەسەر بکرێت لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە داخل بکرێن. بۆیە ئەو پاودەرە کە لە ماوەی ڕابردوو ئەگەر داخل ببێت ئەوە یان لە ڕێگەی وەزارەتی بازرگانی و پیشەسازیەوە بۆ یاخود ئەگەر بێت و هەر جۆرە پاودەرێک کە بە ڕێگەی کوالیتی کۆنتڕۆڵ داهات بێت بێگومان بەڕێکارە یاساوی زانستیەکاندا تێپەڕێەوە. بەڵام بۆ لەمە دوایەوەی کە ئەوانە پۆلین کراون لای ئێمە تاوان ئەو پاودەرە دەبێتە پێداویستێکی پزیشکی واتە وەزارەتی تەندروستی دەبێت ڕێگە پێدانی پێ بدات. دوای ئەو بڵاوکراوەی کە کۆمپانیای جۆنسن ئەند جۆنسن بڵاوی کردوێتەوە کە لە 2023ەوە هیچ بەرهەمێکی ئەو پاودەرەی بە جۆری تاڵک دروست ناکات. بۆیە ئێمە ڕێکارەکانمان تونتر دەکەینەوە بۆی ئەگەر بێت و ستۆکێک یاخود لێرە و لەوێ بازرگانێک بێت داخلی کوردستانی بکات ئێمە ڕێگری لێ بکەین لەبەرەوەی وەکو باسم کرد ئێستا تەسنیف و پۆلینکردنی ئەو بەرهەمە پزیشکیانە
لە نێوان وەزارەتی تەندروستی وەزارەتی بازرگانی و پیشەسازی پۆلێن کراوە هەر لایەنێ و بەلیستی خۆیدا ڕێگەپێدان دەداتە ئەو بەرهەمانەی کە پێویستە بێنە ناو کوردستان. کاک دکتۆر واتە لەمە دووە بەڵێ لەمە دووە لەبەرەوەی خۆی بابەت بەڵێ لەمە دووە لەبەرەوەی بە کۆزمەتیکەوە هەبێت ئێوە واتە لە وەزارەتی پیشەسازی و بازرگانیەوە کۆنتترۆل ناکرێت ئێوە کۆنتترۆلی دەکەن بێگومان لەبەرەوەی ئەو بابەتانە دوو جۆرن دەتوانین پۆلێنمان کردە بۆ کۆزمەتیک و لەگەڵ کۆزمۆسیوتیکەڵ کۆزمەتیک وەزارەتی بازرگانی کە وەکو بابەتی جوانکاری بەکاردێن کۆزمۆسیتیکەڵ دەبێتە بابەتی جوانکاری پزیشتی واتە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە کۆنتترۆل دەکرێت و ڕێگەپێدان و ئەو بابەتانێک کە پێویستە پێوە لە ڕێی وەزارەتی تەندروستیەوە دەبێت ئەگەر بێت و باسی ئێستا بکەین ئەو پاودەرە بەڵێ وجودی لەوانەیە هەبێت لە بازارەکان و هاونیشتمانانیش بەکاری بێنین بۆیە ئێمە لەسەر ڕاگەاندراوی کۆمپانیای جۆنسن ئەند جۆنسن کە تاوکو ئێستا هیچ بە سەرمێنراوی باز نەکراوە کە ئەو مادەی بێبی پاودەر با بڵێن دەبێتە کارسنۆجینێک یاخود دەبێتە پاڵنەر بۆ دروستبوونی شێرپەنجە بەڵام ئەوان وەکو باسمان کرد لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بڕیاریانداوە لە 2023ەوە ئەو بەرهەمەیان ئەساسەکەی یاخود بێسەکەی بگۆڕند بۆ کۆڕند بۆ ئەوەی مەترسی لەسەر هاوڵاتیانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی دروست نەبێت. بەڵێ دکتۆر ئێستا ئێوە لە 2023ەوە ئەم بڕیارە جێبەجێ دەکەن واتە ئێستا لە کوردستان هەر هاوردە دەکرێت و نەک ئەو پاودەرەکانی دیکەش کە تاڵکیان تێدایە هاوردە دەکرێن. کۆتا پرسیارمەوەیەکە ئێستا هاونیشتمانیان هاوڵاتیان چی بکەن چۆن خۆیان بپارێزن ئێوە چۆن ڕێنماییان دەکەن کە چ پاودەرێک بەکاربێن ئەبێت چی تیا بێ پێکاتەکەی. بەڵێ ئێمە وەکو جەنابەت باست کرد کە لە 2023 ئەو ڕێکارانە جێبەجێکرێت بەڵام دەمێ بگەڕێمەوە سەرەوەی کە ئەو مادەیە لە 2020 لە ئەمریکا و کەنەدا ڕاجراوە بەڵام تا ئێستا لە ئەوروپادا هەیە بۆیە ئەو کۆمپانیا بڕیاردا لە 2023 چیتر دروستی نەکات. ئێمە هاوڵاتیان بەرچاو ڕوونیان دەدەینێ کە تا پێیان دەکرێت خۆیان بە دوور بگرن باشترە لەو با بڵێن ئەو پاودەرەی کە کۆمپانیای جۆنسن بەکاردێنێت بابەتی تری وەکو هەمان کار بکات بەکاربێنین لە بەرەوەی لە کاتی ئێستادا مشتومڕی لەسەر ئەوەی کە دەبێتە پاڵنەر بۆ دروستبوونی سەرەتان ئەگەر دەتوانن تاکو دەتوانن خۆیان بە دوور بگرن لەو بەرهەمە بەرهەمی ترین هەمان زۆر کارکردن بەکاربێنین باشترە بووە. بەڵێ دکتۆر گۆڤەند ڕەوەند بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمان زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمدا بوویت.